دكتور بخير بي سرچاوان ماشي عفو دانش بخير بي چاوەکەم زۆر بەخێر بی زۆر بەخێرات بخير بي دکتۆر جامل لقمەی شورێبیم تۆزە شل کردەوە تۆزە ئاسانکاری کردبووە دەست خۆش بێت ئەو کەسانی کە کێشەی دانیان هەیە خۆ لە مایدەیە خۆش لە بێتەوە وانە ئاسانکاریم کرد بۆ کردداری هەرس یعنی شیرینەکەی من لقمە شروبەکەی من ئەگەر یەک و دووسێ بۆ بکە ها سوودەکانی لقمەی شروبی ئەڵێن کردداری هەرس خێراکە ئەمڕۆ لەگەڵ بەڕێستا دکتۆر باز لەواکەین با بزانین ڕێژەی کوڵاندن و برژاندنی خۆراکەکان بەگشتی بە چ شێوازێک بیان کوڵێنین بیان برژێنین بۆی کە ئەو بەها خۆراکی کە هەیەی لەدەستینەیە لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ گفتگۆ لەگەڵ جەناب تاکەین اینجا هەر لەوە با دەست پێ بکەین ئایا ئەکرێت ئەگەر گۆشتێک بە تایبەتر یاخود مریشکێک هەر کێشەیەکی تەندروستی هەبێت کە لە پلەیەکی باشە کوڵانت ئەو بابەتە ناتەندروستیانی کە لە گۆشتەکە هەیە ئیتر تەندروست بێ بۆ خواردن بشێ؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریم. طبعا بەتابەتی گۆشت و مریشک ینی یەکێ لە باشترین ڕێکان یاخود بێوەیترین ڕێکان کە بەتەواوەتی تەندروستی کاتاڕادەیە خۆتەزان بریتە لە کوڵان بۆ لەبەرەوەی ئەگەر پێشەوە پرسیاری یەکەم ئایا چی نەوەمادە خراپانەی کەکرێن ناو مریشک و گۆشتەوە بەتابەتی تەوەرەکەشمان لەسەر مریشک زۆر باشتر چکۆ مریشک سەرەکی ترە بەڵێ مریشک زۆر سەرەکی ترە بۆ لەبەرچی لەبەرەوەی ئێستا حالیان خۆتان زان کیلۆ گۆشت بای 24,000 ناڕاست خەڵکێکی زۆر لە کۆمەلگای ئێمە مریشک سەرچاوەیەکی پرۆتینی هەرزانە ناتوانین بە خەڵک بڵێن مریشک مەخۆ ئێنا گۆشت چەند دایان قات وە کۆڵی تەندروسترە دەبەری سێمە سەری بۆچی ئەمانە باشە مریشک لەبەرەوەی کەوام هەندێک شتی پرۆسی بەخێوکردنەکەی هەر زۆر ناتەندروستە ئەو عەلەفەی کە ئەدرێتێن زۆر ناتەندروستە لەگەڵیش مەجموعەی ماوەدی کیمیایی کە ئەدرێتەوە ئەمانەکەوا زۆربەی زۆری هەندێکی هەندە حتا هەندێکی لە هینن چی پێڵن ینی کانزا قورسەکان مەسن بۆ منەوەکو زەرنیخ حتا ئێستش لە زۆر لە وڵاتەکانە وەکو سین و برازیل و ئەرجنتین و ڤێتنام و ئەم وڵاتانەش ئێستش ئەو مادەیەنێ کە مادەیەکی ئۆرگانی زەرنیخە کە لە لەشی مرۆڤ لەوانەیە بگۆڕێ بۆ زەرنیخی ئۆرگانی تەسەوڕ ناکەی کە چەنێ کێشەی تەندروستی بۆ نەخۆشەکانی دڵ و دەماغ و هەروەها سوڕی خوێنەکە باشترین شت ئەوەیە کەوا بۆی کە نەجاتمان بێ لە هەموو ئینجا بێزگە لەوش لەبیر نەچێکەوە دەرزیشی لێ ئەدەن دەرزەکان بریتین لە چی بریتین زۆربەی کات ڤاکسینە ئەگە بۆ ڕەشە وڵاق باسکەین ئەوان هەر بە هۆرمۆنی چی لێ ئەدەن بۆی زوو قەڵەو بێ بەڵام بۆ مریشک لەبەرەوەی عەمەلی نییە هۆرمۆن نا بەڵام ڤاکسینی لێ ئەدەن وا خواتە نییە بڵێن بۆی خێرا قەڵەو بێت و مەجموعە مادی کە ئێنێ کە خێرا قەڵەوە بێت باشە تەسەوڕ کە ئەو مادەی کە باسم کردەوە زەرنیخێکی ئۆرگانی کە ئێنێ بۆی هەم گۆشتەکەی پەمەیی بێ و لە هەمان کاتە سریع گەورە بێ و لە هەمان کاتە هەرچی هین هەیە و کۆڵی مشەخۆر هەیە لە ناو ڕیخۆڵەی مریشکەکە بیکوژێ نەیەڵێ نەخۆش کە ئەمانە اینجا ئەمانە هەمووی ماوەدی کیمیایی خراپن بێجگە لە عەلەفەکەی کە بریتە لە گەنمە شامی یاخود سۆی ئەمانە هەمووی بە شێوەی GMO یعنی هینکراون بەرهەم هێنراوە هەرزانترین عەلەفی ئەدرێتە خۆتەزانیمانە ئەمانە هەمووی ئەبێتە هۆی تێکچوونی باری هۆرمۆنی لەبەرەوەی بڕێکی زۆر هۆرمۆنی ئیسترۆجینی خراپی تیا لەناو ئەوانە و مەشاکیلی گەورەمان بۆ دروستەکە خۆشبەختانە زۆربەی زۆری ئەو ماوەدانە بەدەر لە هینەکەی نەڵێن کانزا قورسەکان کە تۆزە قورسە دەرهاتنیان زۆربەیان تێکەشکێنرن بە پلەیەکی گەرمایی کوڵانی زۆر یعنی مەسەن بۆ نمونە ئەگەر بۆ مریشکێ بۆ ماوەی نیو دانە سەعات بیکوڵێنی بەڵام ئاوەکەی بڕژی دوایەوە یەکسەر ئاوەکەی بڕژی بەڵێ باشترین شت ئەوەیە بێەوەیترین شت ئەوەیە کەوا مریشک دکتۆر لە لای خۆمان ئەگەر بێت و تۆ مریشک نیم سەعات کوڵێنی تو دوای ئاوەکەی بڕژی وڵا هەر داینێ وڵا هەر تامی مریشک نایە بۆ هێناوتە من هەر لای خۆم ئەگەر بەداخەوە فعلا يعني من بداخل اقرب من بلاي فعلا وايا جاي سدواي نقطه دومي خراب دوای باسی شتێکی تریش بکەین يعني لەشتنەوەی مریشک و يعني ئەوەش بۆ خۆی شتێکی ترابزان طبعا من عفو باسی ئەوە ناکەم مەترسیەکانی بەکتریا و ڤایرۆس ومانە ناکەین زۆر بڵێ ئەوانە کە زۆر زۆرینە لە شتنەوەی خراپترە بێت تەسەوڕکەمانە بەڵام لە هەر حاڵە ئەمانە زۆربەی زۆریان بەرگەی ئەو پلە گەرمایە ناگرن ئەگەر نیو دانە سەعات لە دەرەجەیەکی حرارەتی مەسەن بۆ خۆزانی نزیکی سەد ئەبێتەوە 95 لە قوڵ دکتۆر هەندێک کەسەیە کە مریشک بە تایبەتر ئامادە کە سەرەتا بە کوردی خۆمانەوە هەڵیەک زێنە مریشکەکە باش سوورە بێتەوە اینجا دوای ئاوی تێکا بوو باش سووربوونەوەیەش بۆ نمونونەکەی تر هەڵک زێ
ئەو بەکتریا و بابەتانی کە تۆ باسی لێواکەی هەر لە بەکتریا خۆ لە سەری با بڵێن فەرزەن پێسەکەی ئەی ناوە بەکتریاکانی کەی ناوەمانێ لەبەرەوە باشترین شت ئەوەیەمانە نیم ساعت دوایەوە یعنی باشترین شتەوەیە بەلای کەمیە چارەکێ بۆ 20 دقیقە قوڵپەقوڵ بە و ئینجا دوای ئەوکەی بڕژی بیر لەو مەکەرەوە بڵێ تامەکەی ئەڕوا و چی و چی و ئەمانە جار ئەتوانی بڵێن یعنی وەکۆڵی ئامۆژگاری دووەم کە لە ئەویش مهمترەوەمانەیە دائیمەن هەرچی تۆکسین و ژەهرە لە هەر نەک لە ئینسانە لە مرۆڤی شامانە لەکوێ کۆبێتم پرسیار لێوەکەم لە چەوریا کۆبێت هەمە حڕ لە ڕووی زانستی و ینی ئێستا تۆ بەیانی ژەهرێ بخۆی دوو لە تۆ ینی بەیانی یەکسە کە ڕاتە ناو خانەکانی ماسوکان و کەمتر زۆربەی ڕاتە ناو چێ وەرگ و ئینەکان لەبەر بۆیە مرۆڤ باشترین شت ئەوەی کە دیتۆکسەکە ئەڵێن نەجاتی بە لە ژەهرەکان ئەوەی کە وەزنی دابەزێنێت بۆیە خەڵک ئەو کەسێک کە وەزنی دا ئەبەزێنێ کە قەڵەوە 120 کیلۆیەمانە کە زۆربەی ئەو ئینانە بس لا ئێمە بەعکس و بەداخەوە چێ مەسەن پشتی خۆی وێرانەکە بە ناوی کەڵەشاخۆ وەڵا خوێنەکە ئەمە هینی تیا ژەهری تیا ژارەکە ڕۆژ ژەهر چۆن ڕۆ لەکوێ ڕۆژ بەچی ئەڕۆمانە لەبەرەوە یەنەوە سەر نقطەکە لە هەموو حیوانەکانی کەشا بە هەمان شێوە لە ناو چاورەکەتی لەبەرەوە باشترین شتەوەیە قەراغی مریشکەکە پشتەکەی ئەمانە هەمووی چی چاورەکانێتی ئەتوانیت زۆربەی زۆری فڕێ باشترین شتە هەربووی نەجاتە بە یەکجار لای خۆمانیان و سەری باڵەکان شوێنی کۆکردنەوەی ئەو پرۆتین و دەرزی و باڵەکانی باڵۆنی عفونکەوە ئەو شتێکی علمی نییە شتێکی زانستی هەر شوێنێکی چاوری زۆری تیابێ بریتە لە مۆڵگەی هەرچی تۆکسینە لە یەکرێ بڵێن سنگ بێوەیترین شوێنی لە هەموو شوێنێکی سنگ بێوەیترین ئەو قسەکەم تۆ پێش کەواتە سنگ بێوەیترین ئەگەر بەگوێی منەکەی یەکی هەر زۆر زۆر بیەوێ کێشەی بە تەندروست بۆ دروست نەبێ هەر پێسەکەی لێکاتە طبعاً خۆی پێسەکەی خۆشترین شتە ئەگەر بتەوێت چاوری و تام و لەزەتەکەی بەڵام هەر بە تەواوەتی پێسەکەی داماڵی و فڕێ زۆر زۆرمانە هەندێک ئەمە بەس بۆ ئینەکەی لەگەڵ کوڵانەکە بەس هەندێک لە کانزا قورسەکانەوە بەداخەوەستنێکەوە لە ناو جگەر و گورچی لایە گەرم لە حەزۆکی لە پشتەکەیە شوێنی گورچیلەکانی لایە من بە مناڵی زۆر حەزم لەوە کردیانێ ئەم خواردمانە ئیتکە دوای گەورە بووم زانیم خراپەوەمانەی سنای خۆمانە گورچیلەکانی لەگەڵ جگەرەکەشە بە هەمان شێوە مۆڵگەی ئەو کانزا قورسانن کەوەکو کادمیۆم کە مەسەن بۆ نمونە لە ئەنجامی تەلەووسی ئەرزەکە ئەچێتە ناو لەشی مریشکەکەوە هەندێک جار هافلایفی ئەو کادمیۆمە دەبۆ 30 ساڵ یعنی 30 ساڵ لەشی مرۆڤ ئامێنێتەوە دکتۆر ستاندارێک هەیە بۆ قوڵانی مریشک یعنی وانە بێ مریشکەکە تەنها قاچێڵ کردبێ بەناو ئاوەکەیان ڕۆیشت بێ قوڵا بێت یعنی سە شتێکم سێرچ کردوتم مریشک لە چەند پلەیە بکوڵێ باشە ویستم بیکەم بە پرسیان هەندێک پلەی وتووە بۆ ناڵێ لە 74 پلەی سیلیزیا سەیفە ئەنی بۆ خواردن لا هەندێک شتی تراڵێ ئەگەر ئاوی تیابێ بە بڕی ئاوەکە و پلەی گەرمیەکە و ئەمانە ئەوگۆڕە چۆنن ستاندارێکی بۆ ستاندارێک نییە ئەمانە لەبەر خۆت زانانی مریشکە ناسکە مریشکە زۆر دێن و ئەکڵۆ ئەمانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر تۆ بتێ بەکتریا و ڤایرۆس بۆ 20 دقیقە بۆ نیو دانە ساعت ئێمە طبعاً پاستەری بەستەرەی شیر بۆچی ئەکەنەوە ئەڵێن 70 پلە بۆ 80 پلە دوو دانە دقە شیرەکە بکڵۆی تەرچی بەکتریاکان نایکوژێت لەبەرەوە کێشەی ئەوەت نەبێت کەوا بەلهای کەمیەوە ئەگەر نیو ساعت مریش بکڵە بە تەواوەتی لە پلەی گەرمی کوڵانە بە تەواوەتی چی بەکتریا و ڤایرۆسی کوژێت نەک لەوان خراپتر هەر جارە سپۆری بەکتریامانەیە بەکتریا هەیە یعنی وەکۆڵی متبووە لە ناو سپۆرەکەیە وەکۆڵین گەراکەی ئەوانەش ئەشکێنێ هەندێک جار اینجا بێزگە لە بەکتریاش هینمانێ مشەخۆرمانێ کرم مثلا وردی يعني ميكروسكوبيه وانا اشكال ناوي هاتي مثلا حتى لو قشتي برازيل لو قشتي مانغا مثلا لمريشكا هنديك وانا هي بويا ماما داني كايدني كلا لبروسي بخي وكرني مريشكا بوي توشينا خوشينا ايش هرخو جهرك انا مانا لبرو باش تنيش كولانا باش هوي كي بلاي كميه شاركه بو 20 دقيقه بيكلون او كي فريده حتى اتواني زور او شناني كواد شوريكاني كوبوتو باشا جگەر و گورچیلەکەشی نەخۆی باشترە من ناڵم یعنی نازانم بەڕاستی تا چ ڕادەیە لە کوردستانی خۆمانە تەوەقوعەکەم باشتر بێ ستاندەردی ئێمە ستاندەری اتحادیە ئەوروپی لە هەموو وڵاتانی عالەم باشترەمانە تەسەوەر کە ئەو مادەی کە باسم کرد مادەی کە پێوتێ ڕۆکزارسۆن هەتا ساڵی 1998 تشتێکی وایە اینجا لە اتحادیە ئەوروپی ممنوع کرا ئەوانە یعنی ئارسنیکە زەرنیخە یعنی تەسەوەر کە ئەیان نایە لە 2013 بۆ 15 لە ئەمریکا ممنوع کراوە هەتا ئێسش لە زۆربەی وڵاتەکانی کە بەتابەتی ئەهان کە مریشکی هاورد هێنینمان پێوتین لە فەی جگەریش نەخۆین وانە جگەری مریشک نەخۆین باشتر وایە نەیخۆی وەڵی بەڕاستیمانە من دائیمەن ئێستا زۆربەی کات کە هینەکەم پۆست شتێکەکەم پرسیارم لێکەنەمانە باوەڕکردنیان خان ئەم من پێم ناخۆشە یعنی ئێستا تەسەوڕەکەی یعنی پێش سازی مریشک و وەکوڵی معاملەکردنی مریشک لەوانەیە بڵم 10 15 20 هزار کەس لە کوردستانە
بجێوی لە سەرەتی ڕاست بێجگەل ئەوەی کەمنیت ئەی خۆین ینی گوناح ینی سەمن چەند جار باسی ئەم شەربەتی بازارم کرد ئێستاش بڕۆ لە بازار سەیری کرد شەربەتەکان هەر لێرە لای ئێوە لازم سێزار تایزات ئەو شەربەتەم لەوەنە سوور و سپیانە شین و مۆر و پرتەقاڵی ومانە ئێستاش خەڵکێکی زۆر هەر ئیخۆمانە چی پێمان لەبەرەوە خەڵکێکی بژێوی لەسەر من ناتوانیم باشەرەتەن وەکۆڵێ بین لە هینەکانیمانە من باسم کردو بغورد چەندێک خراپە چەنەها کۆمنتی خراپیان بۆ نووسیم یعنیوانە ژنێک مەسەڵ سەرشانی تو ڕاستیەکان بڵێت سەرشانی کەسەکە خۆی بەکاری بێنیانێ دکتۆر باشە باست لەوە کردوتە دوا باشتە مریشک پێستەکەی ئەگەر بتوانین لێ بکەیتەوە و هەروەها لە کاتی کوڵانە بیسخولەکێک کوڵە و ئاوەکەی فڕێبەی زۆر کەسەیە مریشک بە شێوازی فڕن ئاماداکە دوکتۆر ئەی ئەو کەسانە چینواتە ئەو مریشکێکی خوایترەوە تاوە فڕنیش بۆ ئەو دەرزی و ڤاکسینی کە لێدەن بە ئەوش لە توپەتە بێت لە فڕن باشترین شت ئەوەیە لە جاتی ئەوی کە مەسەن بۆ منە 250 پلە و بە 20 دقەت مریشکەکەت هینکەیتەوە سوورکەیتەوە فڕنی درێژخایەن هەیە بەڵام بە پلەی کەمتر یعنی گەر بۆ نمونە دەرجە حیاتی فڕنەکەت خەیتە سەر بۆ نمونە 130 140 150 ئەو کاتە لە جاتی ئەوەی 20 دقەوانە 4 ساعت 5 ساعت ئەها پیشاوە بەتەواتی ئەوە زۆر تەندروسترە و بە تەکیدی باشترەمانە بەخاوی چکۆستە زۆربەی مریش لە بازار ڕایکەی پێسەکەی سوتاوە هەر بیکەڕ ناوگەی خوێنیکە ناگاتە ئەو گەرمای زۆر بۆ نەوەرزی بەهار نزیکەیتر خەڵکەچە بۆ دەشت و دەرە بە تایبەتر خواز لەسەر خواردنە برژاوەکان زۆرە بێ مریشکی خراپی برژاوەکان ئەوانە چۆنە تا چەند تەندروستە اینجا زۆر کەسەیە دکتۆر حەزەکانی ئەم دیۆدی و ڕەش بوو بە ئینجابی خوا بەکاری بێنێ طبعا برژانێکی لە طریقە خراپەکان بەتابەتی خاصن وڵاتی ئێمە کە ئەو برژانێکی ئەیکەین برژانێکی زۆر بە ئاگرێک بە فلیم خۆی طبعا کە ئێمە ئەبیسینەوە ئەڵین گۆشت زۆر خواردن بە تایبەتی بەرگەر ئەمانە ئەگەر ملاحەزە بکەن یەکێ لە دلیکاسەکان کە شەریکاتەکان فەخری پێوەکەن ئەڵە ئۆن فلیم یعنی بەگڕ نەک بە ئاگری باشە هەموو گۆشتی مریشک و هەرچی و ڕەشەوڵاخ و هەرچی مانگاومانەیە کە دەرەکە مادەیەک دەرەکە کە پێوتە هیدروسایکلەمینز ئەوە مسەرتەنە 100% یعنی چی ئەو مادێ ئەو مادەیە مسەرتەنە یعنی شیر پەنجە تێزە بە کوردیەکە ئێمانە شیر پەنجە تێزەکەوامان لێکە مادەی کەشمانەی کە پێوتە پۆلیسایکلیک ئەروماتیک هایدرۆکاربۆن هەردوو ئەم دوو مادێ لە ئەنجامی زۆر برژاندن گەرمایەکی زۆر کە با لە پرۆتینی مریشکەکە دروست ئەبێ ئەوە کاریگەر زۆر خراپەکە هەیە بۆ سەرەتانات بۆ نەخۆشەکانی دڵ هەمووی ئەمانە لەبەرەوە باشترین شت ئەوەیە یەکەم هەر گۆشت برژاندن بە شێوەیەکی گشتی هەتا ئەتوانی بە پارچەی گەورە نەبێت ورد بێت بۆی زیاتر گەرمایەکە هەتا ئەتوانی بە ئاگرێکی کەم قەت مەیڵە ڕەش بێتەوە ئەو ڕەشایە زۆر خراپە بەڕاستی خۆش بەڵێ ئەزانم بەس مەیڵە بە هیچ ڕەش بێتەوە ئێمە باسی گۆشت و مریشکەکەین بۆ تەماتەکە ژوایە دکتۆر لە با تەماتەکە شەرد و دی بسووتێ نەکەوەی من لێرە باسم کرد سەمون کە ئەو ڕەشایە خۆی تۆمانە باشە ئەوە مادەیە کە ئەکرۆمایدی پێڵن ئەکرۆمای یەکێک لە خراپترین مادەکان لەسەر ئەرزا و ئەویش شیر پەنجە تێزەکەمانە لەبەرەوە ئێمە زۆربەی کات حەزمانە کرد ڕەشاییەکان بخۆی نان یا ڕەشایی سەمونەکان ئەوەیە من ئەگەڕێمە بۆ مەریشک لەبەری زۆر مریش خۆرم زۆر پرسیارم مێ لەسەر مریشک دکتۆر ئەچی بۆ دوکانی مریشک فڕۆش نازانم منەریتە پێما بەبەز لە کوردستانە لەواچە هەبێ کوڕزاندنی مریشک هەڵقوڕزاندن ینی هینێکی غازێکیان دانا و ئاگر لە مریشکەکان نازانم ئاگوایە ئەو پەڕی مریشکانی کە لە ناو پێستەکەی ئەوانە ئەسووتێنێ یا بەخوا من جۆم لێ بووە ئەڵێن وڵای تامی مریشکەکە خۆشترەکە کاتێک مریشکەکە کوڕزاو بێگەر توێ ئاوەکەی بخۆی ئەم کردارێکی زانستی شتێکی باشە باش زانانی مریشک من بەڕاستی نازانم بە تەواتی قەرار بەمەمانە بەڵام هیچ تەسیرێک ناکە لەوەی کە بڵێ چاکیەکە و یاخۆ تەندروستیەکەوانە ئەوە نازانم ینی پرۆزانانی مریشکەکەوان لەبەرەوەی کەن کە تۆزە تورت بێتەوە ملاحظە شلەمانە بەڵام هەر خۆی پرۆسی سەربڕینەکەی و لەسەر عەرز و یعنی زۆر ناتەندروستەوەمانە لەبەر خەڵک ئێستا مەسەر ئەفسانەی ئەوەی کە مریشکی فرێش سم ملاحظە بکەمانە لەوانێ زۆر کەس پێی ناخۆش بمانە مەسەن ئێمە کە مریشک هەیە مریشکی ڕانیە مریشکی نازام شوێنەکانی تر ئەمانە کە کەس نینین پاپتەمیسترە یعنی تۆ تەسەوڕەکەی بە هەر واز بێنین لە طب و پزیشکی لە ناو معمەلێکی جوان بە شێوەیەکی پاکتەمیزی بە ئاوی گەرم بە ئەشۆرێ هەموو شتێ بەدەستکێش بە نازامچی کڵاو یا ئەوەی لە ناو دوکانێکە لەسەر ئەو عەرزە سەر مریشکە سەرڕی ینی تەسەوڕ ناکە ینی هەر
پێویستی بە کەس نییە هەموو کەس ئەزانێکەوە ئەم تەندروستە بەڵام خەڵک وا تێگەشتووە نا ئەمە فرێشە کاکەجان ئەمە ئەفسانەیە بەس لە مێشکی تۆ هەیە ئەمە فرێشە نا ئەمان ئەوە نییە باسی ئەوە ناکەم مریشکێک کە مجەممەدە و لە بەرازیل و ئەتۆ 2 ساڵ بەڵێ ئەویش چییە بەها خۆراکەکەی نامێنێ باشە لە ئەنجامی درێژخایەنەکەمانە باشە ئەگینا ئەگەر مریشکە هەفتەیە بمێنێتەوە لە ناو مجەمیدا و فرێزدەر و هیچ نابێ ڕوونادا لێ یعنی هیچ شتێک ڕوونادا لێ دکتۆر ئێمە هەر باز لە خودی مریشکەکە خۆیەتین خۆ ئێمە هێلکەکەشی بەکارێنین و ئەی خۆین بە هەمان شێوە ئەوی شەر خراپە بە هەمان شێوەیەکەشی هەم خراپە و ئیسترۆجینە خراپانی تیا دروست ئەبێ احتیمال دەکات سەرچی علەفی مریشکەکە جا لێن نقطەیەکی کرد هاتەتەرەوە ئەو چۆن بە ئەموتم ئەفسانەی مریشکی ئەفسانەی مریشکی کوردیش باوازکەین مریشکی کوردی ئەفسانەکەی بریتە لە چی قوربانەی ئەفسانەکەی لەوەیە کەوا زۆربەی زۆری لە هەندێک لادەکانە هەر ئەم علەفەی هینێ ئەچنەی کڕن خۆتە زانی مریشک چییە خوا لە سروشتا مریشک کارنڤۆرە یعنی گۆشتخۆرە بەچکەی دیناسۆرەکانە مریشک یعنی هەرچی باڵندەیە لەسەر زەویە لە ڕووی ئیڤۆلیوشنەوە یعنی بەچکەی دیناسۆرەکانن یعنی لە ئەوانە هاتوون لە نەسلی ئەوانە هاتوونمانە لە ناو طبیعەت چییە خوا مریشک دائیمەن ئەگەڕێ لە ناو ئەرزە کرم و مار و مێرور حەشراتە خوا باشە نادیرەن ئەگەر تۆوێک ببینێ شتێکی ینی تۆ و ناوکە بینەمانە یعنی توانێت بڵین لە ساهشتای ڕژێمە خۆراکەکەی برتێ لە گۆشتەوات یعنی برتێ لە پرۆتین باشە لای ئێمە چێنێ تەنها دانەوێڵە ئێنێمانە باشە باشە لە وڵاتانە ینی خۆمان بینیمانە دکتۆرە چیتە مارکێتێکەوە مریشکەکە فرێشە ئەڵێ مریشکی بە گەرمەشامی بەخێوکراو مریشکی بەگەنم بەخێوکرا و دانەوێڵە ینی سەرەکی 12 جۆر مریشک هەیە ئەو ئەکوێتە سەر خواسی کەسەکە خۆ وانە بەڵام لەسەر مریشکی کوردی شتێکت باس کرد باوەڕ کەسە ڕێک کاتیەوە ئەم پرسیارە بکەم نی مریشکی کوردی زۆر جارەوەی کە خۆت باسێکیەوە بەڕاستی چکە زانست سەلمانوێتی کە گۆشت خۆرە ئەتە تماشاکە مشکە خوا و جرجە خوا ئێ بەڕاستی خەڵکێکیشەیە کە بیر لە ماکاتەوە طبیعەتی بۆ مریشکی کوردی ناچێت ئەشڵێن سوڕی خوێنی مریشک لە 48 کاتژمێر شتێکی وایە سوزانم نازم پاک ئەبێتەوە شتێکی لە بابەتەیە بە دوایە ڕۆیشتوم ینی ئەم مریشکە کوردی ئەکرێ پێشەوەی سەری بڕین 48 کاتژمێریان 2 ڕۆژ لە قەفەزێکا داینین خۆماشتی بینێ قەلی کوردی هێنن چەند ڕۆژێک گوێز و نازانم خورمای ئێنێ ئەڵەن با خوێنی پاک بێتەوە شتێکێ لە ناو کوردەوە شتێکی زانستی بێ لەوانێت دکتۆرەکانی بێتەڕ بتوان باشتر لە من بێت بەڵام باوەڕ کە مریشک تەنها ئەوەیە کەوا پێویستە لە منطقەیەکی فکراوە بتوانێت چینە بکا و بگەڕێت ئەو کاتە بە شێوەیەکی تەندروستە بێ کەم ئەخوا ئێمە دابەستەی ئەکەین لە شوێنێکە بێزگەر لە علەفەکەی خراپە هێنێ علەفەکەی هەمووی مجموعەیە دانەوێڵەی زۆر خراپ و هەرزانی هێنێمانە بەڵام مریشک بۆ ئێستا لە ئەوروپا کە ئۆرگانیک پێڵە فری ڕێنج یعنی بە ئاسانی ئەڕوا نەک قەفەزەکە داتناوە هەموو عمرەکەی ئەو 45-50 ڕۆژێ لەنا ئەو قەفەزار ئەخوا تا بە تەواوەتی هەمووی لە شێمانە یعنی تەسەوڕ کە ئەگاتە نمونەیەکی بەسیط پێ بڵم ئەگاتە مەرحەلەیەک و من خۆم پرسیارم کرد لە شخصی کە دەواجینێ بوو نزیکی خۆم بوومانە وتم بۆچی نایە ئەڵم زۆرتر بمێنێتەوە بۆ ناوە بێ بە 60-70 نسبەی مردنیان زۆر بێت تەسەوڕ ئەمرێ ئەممەنی ڕۆن ئەدەنێ ڕۆن و ئەو سۆی ڕۆنی سۆی و ئەمانەی هێنێ نە هەر بخوا یعنی دانراوەکو مەشینێک بەس بۆ خواردنەوەمانە لە ئەنجامە مریشکەکەش تووشی نەخۆشی دڵە بێ بە تاکیدێ دڵی تەقەیانی شتێکی لێت تووشی جەڵتە بێ بە کوردیەکەمانە لەبەر ملاحەزە کە خۆیان ئەزان کە گەشتە 50 ڕۆژ و بەرەو سەرترۆ نەک لەبەر ئەوەی کە بیان زانیا مشکان نامن ئەن هەڵا نەگە بۆ 100 ڕۆژ 200 ڕۆژ بەس مریشکی ئاسایی لە طبیعە معدل عمري 2 سال 3 سال خاينه كلاشير بين الطبيعه 3 سال اجيب اساني ماشي مصحناجي حرف بقات الشخص رج وقت كابرات والله اللي داجين امر دوصي طوبي مردار بوتمانه وي موضوعك امني او اخوارني تندرس يدني جاء مهر كاكسر كليرنا هلا اوروباش تصورك لاوروباش حرب همان طريقي كي زوزنا تندرسان وحتى نات مروفانا نمونيك بسيط بيبلم لأوروبا قازي جگەری قاز دێڵکاسیە یعنی بیەکێکە لە خواردنە زۆر دەوڵەمەنەکان ئەی خۆن زۆر گرانە پارچەیەکی ئەمەنە بۆدانن 60-70 یۆرۆ لێ سەن و تۆزە سەوزە شتێوەمانە قازیش هەموو جگەرەکەی چییە هەر 150 گرامە چی ئەکەن لەم قازە بەسیتە جوان ئەتوانین دوای خۆ و ئینکەیت سەرچیکەوەمانە ئەم قازە فەقیرە ئەگرنەوەمانە خەساوێکی شەکراو کە بریتە لە های فرکتۆز کۆرن سیرپ ئەو مادەی کە ناو شەربەت توشتی چاوەری جگەری بۆ زیاکە بالضبط بەچیش ئەیکەن ناو دەدەن نای خوا خۆی لە طبیعە هەموو حیوانە ئەوەی خواری تێربوون لە طبیعە بینیتە حیوان قەڵەو بێت نابێت هەر بەدەستی مرۆڤ ئینسانیشەکان مرۆڤ ڕای لایەوە لە ڕێچکەکە
بالله معنا الراحتيه كجن بالله كمان لتري همور قال له فركتوز سيرابي يعني معنا تصور يكسر توشي نخوشي جري اكن جري جورا بس مشتهل لا يخوما والله سيري كهرس ما يبيني كراحتيه كو شكرا كان بناو قريه حتى واي لي قلو ابيو بيشو بممري اخوي توشي جلطه يعني معنا اي ثري برم كسر عم بري سيري كي جركي نزيك كيلو يك بس جركي اي كي باش سعري كرزان فرشن يعني جسمك هي بخيال النعم انا مثلا بس جركي ويلي كان بالضبط هو جركي انت صور كرزانه يا ما عندك كاري سرشت ما نكرم اي ناحيه مراويه مريشك مقازك لطبيعه دايني خوي شتيك خو هرقوني ودرنج ورقبه مرشتي كل اخوان بشش طعمان قورابه يعني تصور هربان شش مان يعني بيك صالج ناقات او 2 كيلو هرنيه مرشتي كردي بقدر بتابتي اقل كلاشيرنا بناقات 2 كيلو معنا طبعا تقول لقفزك داتنا بس وكو ماشينك بس بو خواردن على فكشي زور خراب هرزان باي باشا دكتور خوي ترسو قلقي دروزو لما يرى بردو على لا امي هاولاتي كام ليش خوين يعني خوين وهروها لقل اوشا استا برسالي كتر لآراء او كمن مريشك بخوم وكو تو باستدي وكرنا توانين دز برداري من دبروي هم بجيوي جيان دورك لهاولاتيان لسر ام بابتي وهم براسي خواردنێکی سەرەکیە لەلای ئێمە زۆرینەی زۆرمان حەزمان پرۆتینێکی هەرزانە بۆ زۆر وەکو تۆڵێ پرۆتینێکی هەرزانە بۆ زۆرینەمان اینجا پرسیارەکە لێرە ئەوەیە من کاچم مریشکە کڕم ئەبێ گوێ بە چی بم بۆ نمونە زۆر کەسەی ئەڵێ من مریشک لە 3 کیلۆنی و کەمتر بێ حەزم لێ نییە نایکڕم هەشە ئەڵێ نە بۆی کە ئەو پرۆتین و علەفە زۆر تەئسیری نەکرد بێ لەسەر مریشکەکە من مریشکی 2 کیلۆیی یەکڕم اینجا کامیان تەندروسترە بۆ نمونە من کاچم مریشکە کڕم مریشکە 2 کیلۆی زەعیفەکە بکڕم یان مریشکە قەڵەوەکە خۆی مجموعة فاکتەر تأثیرەکە من نازانم بەڕاستی يعني لەوانەیە لە داواجینەوە داواجینی کە فەرقی علەفەکانی هەبێ ئەمانە بە شێوەیەکی عام حتا کەم بێ بچووک بێ باشتر بوو حتا کەمتر چەور بێ حتا کەمتر قەڵەو بێ باشتر بە تەئکیدی لەبەرەوە کە زۆر چەور بوو یعنی مانە وەکو پێم وتی يعني هەموو چی تۆکسین و ژەهرێ ناو چۆرەکانی کۆ بێتەوە لەبەرەوە ئینجانیان خان عفو لا خان عفو هلا ولاتي ايما برو درو العراق مريش 2 كيلو 3 كيلو اذا برو الاردن لتركيا لهمويا يعني من خون بصر ما تجاري وابو داوم كردو ولا كون لبدايتها كتعظ سفر كراي معنا كتشين بو اردن مثلا بو وتمان وتي مريش جاوب يوم فرج مريش يبچوك ومزا مريش باب الزور من نايخوم ايش كافر شاو دسي وتي بابا ولا كولا ايون يبابين كاينه بقى كوتري بو مريش انجا فعلا مريش نقشت حوصه غرام معنا همو مريشكي قالوا مرحلة بيش أوي زورتر رونو على في تشوري بنيكا اللي بكمان بالتأكيد باشتوا مريشكي بتشوكري دكتور يترججني شخلق بنابات بركريني أمهات وأم بابتانا أو أنا شخرافة كواتا بالتأكيد من إيش أيضا مو نعلم ناتو أن بكذب مريش مخو مريش خو بشيكي تندرس حتى أتواني مريش كبشكولا كان بكرة حتى أتواني مريش كتب بالله كمية زورنا أقل هذا دقيقة بوتشاركك بيكولا قلب أو كيف رجع حتى أتواني أجر بوت أكريت شيء تشوري كاني تي فريدة حتى أتواني أجر هربو كرا بيسكي هرب فريدة حتى أتواني أجر بوت كرا ججرو قرتي لكاني لناو بشتكايتي لناو أواني مخو ناو قفزكاي بالضبط قفزي صنع عفو قفزي تشتكي والله اماني حتى اتواني مو يتطاول بيخو امانه باش تو برسالي مني اي هني تو بفريشي و الله نقوا دبو 15 خلاك بيخيتني وفريزر تو زك بي بس دوای دریکی تو یم بخواشته که ترمبیست یعنی بخیرت شربت و ماوی یعنی بخیرت نه آو دبو 15 خلاک بس نه آوادان اینجا اینجا باسی شورد نوکشم بوکر بیشورد قناة شيء أبي من حظكم بساركم لو دبوا فقط هذا بكرة الناو هم مريش كشتي بخيرة بتوقعي من تنها أويك تورت بيتو خذوا حتى قوشت حيواني زور شلوينا كخصنا وفريزر وداونا لنا شركة ودعينا وزيركي تورتو ماني أجينا حيتشيني كينية والزور بي بالضبط طريقة تقليدية كانوا سور كدنا وبرجانيش حر داي تشكو حر بشيكي سروي سورة بيتو بشيكي سروي برجيت بيت قال برجان وسور كنا كخوي لأصلا أو ما هذا مصرتنا دروسكا يعني بيت قال ما هذا خراب كاني كتيا هاتي واز بيني لو باشا شێوەی برژان و سوورکردنەوەیشی زۆر و بە ئاگری زۆر ئەوەش هەر خۆی گەورترین کێشەمان بۆ دەکاوکو باسم کرد هێترۆسایکڵێک ئەمین لەگەڵ پۆلی ئەڕۆماتیک هایدرۆکاربۆن ئەو دوانە مادە خراپن کە مسەرتەنیشن بێجگەل لە مادە خراپەکان لەبەر باشترینشت هەر بەڕای من هەر کوڵان بۆ فترەیەکی زۆر و حتا توانی هینیشی کەیت چی پێڵن منجەڵی بخاریش بەکاربێنێمانن بۆ لەبەر منجەڵی بخار ئەو پرێشەر و ئینەی کە زۆر ئەی خاتە سەری
ئەگەر بۆ نمونە لاانێ بڵم 5 دقی منجڵی بخار بەس بێ بۆی ئاوکی بڕژەوەی تر دوای جارێکەوە ئیسراحە دینی کەمانە خۆت زانانی ئەو لە فترێکی کەمە 3-4 قات زیاتر کاتەکەت سیڤ کاتۆمانە. دەست خۆش بە دکتۆر زۆر سپاس دکتۆر زانا ئەحمەد شارەزا و سپۆڕ لەباری خۆراک و تەمەندرێژی زۆر سپاس بۆ زانیاریەکان. سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت بەرجامان ئۆتۆمبیل وایە دکتۆر وایە بەڵێ ئۆتۆمبیل لەگەڵ مریش کە هەرێک هەستەکەم چکە لی بخڕی لەوات ئەگەر بیر لەوە بکەیت تۆ بڵی دامەکەم و تووشی ڕووداوە بەمە بێ لی نەخڕی ئەمەش وای لاتۆ نازانی بەس من یەک بیخۆی نێخۆی من یەکینی زۆر ئەخیردانە مەیمانە تکا ئەەکەم لە هەموو کەسانی کە لە ناو ماڵی خۆیانە یاخود لە چیا لە لادەکانە کە ئەڵەن مریشی کوردی تکایە علەفی داواجنی مێنێ کە علەفی داواجنە فەرقی نیە لە هەر مەسلحەیە و ئیتر هیچ دەستەکانە خۆش دکتۆریان سپاس.